ژینۆ لەگەڵ دوو منداڵەکەی و بە سێ جانتاوە لە چاوەڕوانیدایە تا وەڵامی ئەوەی دەستکەوێت کە بۆچی لە خانەی داڵدەدانی ژنان دەرکراون. نزیکەی 5 مانگ پێشێستا ژینۆ لەگەڵ منداڵەکانی بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە لە یەکێک لە خانەکانی داڵدەدانی سلێمانی داڵدەدراون. وەک خۆی دەڵێت بەهۆی دروستبوونی شەڕ و ئاژاوە لە نێو ئەو ژنانەی کە لە ناوخانەکەدا دەژین و لە دوای هەوڵدانی ئەو بۆ خۆکوشتن لە نیوەڕۆیەکی گەرمدا لەگەڵ منداڵەکانی لەلایەن بەڕێوەبەری شەڵتەرەکەەوە سوکایەتی پێکراوە و بە زۆر بەڵێننامەی پێپڕکراوەتەوە و لە خانەکە دەرکراون. کێشەیەکی بچووک لە شەڵتە ڕوویدا با بڵێن لە بین دووسێ کەیسە شەڕ ئاژاوە بوو. لەو کەیسانەیە چێکیان من بووم، منیش بە هەڵی خۆکوشتن یعنی زۆر بێزار بووم، قسەی زۆر ناخۆش و ناشرینیان کرد، هەڵی خۆکوشتنمدا، بەڵام زوو پەشیمان بووم. پێیوتم بڕۆ جێت نابێتەوە لێرانە، بەڵێ نامەیەکم پڕ کرد بێ ئەوەی حاکم ببینم، بێ ئەوەی محکەمە ببینم، بێ ئەوەی یعنی ئیدارە ڕێگای نەدا، بەس ئەو ڕێگایدا. ژینۆ باس لەوە دەکات هەڕەشەی لەسرە و هەرچیەکی لێ بەسەر بێت ئەوە بەرپرسیارەتی دەخاتە سەر بەرپرسانی ئەو شوێنەی بە دوو منداڵەوە لێی دەرکراوە. ئاماژە بۆش دەکات ئەو ژنانەی کە لە ناو خانەی داڵدەداندان لە باردۆخێکی دەرونی خراپدا ژیان بەسەر دەبەن و چەندین جار هەوڵی خۆکوشتن دەدەن. لەم هەفتەیە 4 جار هەڵی خۆکوشتن هەبووە لە شەڵتەرەیە. کەیسی زۆریشمانەیە هەڵی خۆکوشتنی داوە و کەیسمان هەیە بە حەبە خەوەندرێت، یعنی کەیسمان هەیە نزیکەی 5 ڕۆژە هۆشی نەهاتوێتەوە بە حەبە خەوەندرێ ئەکەوێ سەری ئەشکێ بە ئیزعاف دێنە شوێنی ئەیبەن بۆ خەستەخانە هێننەوە، ئەوان توانای ئەویان نییە جۆ لێ ئێمە بگرن، بە حەبەمان خوێنن. سەبارەت بە دەرکردنی ژینۆ و منداڵەکانی پەیوەندیمان بە بەڕێوەبەری خانەکەەوە کردو. ئەو وتی دۆسیەکەی ژینۆ و منداڵەکانی لای ئەوان داخراوە و ناتوانن بۆ لەمەو بەدوا لای خۆیان بیان هێڵنەوە. وتیشی ژینۆ و منداڵەکانی هیچ هەڕەشەیەکیان لەسەر نییە و ئەتوانن بگەڕێنەوە ناو کەسوکاریان. چێت بۆ هەولێر باوکوشتی دایکشتی لە هەولێرە هیچ کێشەیەکی نییە، ڕەشەی لەسەر نییە. ئێمە ڕەفتی بە منەوە نییە، ئەمری حاکمی نییە، بەرپرسیارێکی بە قوربان ڕەفتی بە منەوە نییە، ئەمری حاکمی نییە. شیلان خان ماوەی نزیکەی 5 مانگ لە لای ئێوە بوون، ئەی چۆن ئەمری حاکمەکەی تەواو بووە لابراوە لە شەڵتەر، ڕەفتی بە ئێمەوە نییە بەڕێز، من کاتم نییە دەیخوا لەگەڵ. یاریدەدەری بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی دەڵێت ئەو کەیسەی لە لای خانەکەی ئەوانە هەڕەشەی لەسەر نییە و دەرنەکراوە. دەشڵێت 5 مانگ پێشێستا دادوەر ڕەوانەی خانەکەی کردووە و لەگەڵ منداڵەکانی لەوێ داڵدەدراون. ماوەی 20 ڕۆژیشە لە لای ئەوان کەیسەکەی داخراوە. ئەسڵان خۆی مهدد نییە، ئەم کەیسە وەختی خۆی حالەی شەڵتەری کردووە، کێشەی کۆمەڵایەتی بوو پێی تەلاق لە مێردەکەی وەرگریە. باشە تەلاقیان بۆ وەرگرتووە، مناڵەکانیشی پێیە، 5 مانگە لەوەیە چی ئیشە بۆیان کردوێت و کاریشی بە مەمنونی وەری ئەگرنەوە، خۆی ناڕواتە. ئێمە نازانین ئێستا دوای ئەمە چی ئەوێت، بەڵام ئەوەی کە لە لای ئێمەیە ئێمە بۆمان کردووە. ساڵانەش لە هەرێمی کوردستان نزیکەی 500 ئافرەت ڕوو لە خانەکانی داڵدەدانی ژنان دەکەن، بەڵام زۆر جار باس لە باردۆخی خراپی ئەو ژنانە دەکرێت کە لە ناوخانەکاندا ژیان بەسەر دەبەن و لە ماوەی ڕابردووشدا یەکێک لەو ژنانەی لە ناو خانەکەدا داڵدەدرابوو خۆی خنکاند و کۆتایی بە ژیانی خۆی هێنا. ژاڵە محەممەد نارتی، سلێمانی.